ئێمە گرفتمان نەبوو بەس ئێمە ئەگەر لێ گەڕابان ئێمە بە خۆمان مشتری ئەو خانیانە هەبوون تێگەکە بفرۆشین بەپارە وەک کاتی ئەو کاتی عقارات هەبوو سلفی عقارات ئەنتوانی عقاراتی پێوەگرین ئەوش معارز بوون و گوتیان ئێرە بیتە ئاسارەی قەدیم و شارەی کۆن ئەمەش پێ خۆشحاڵ بوون لێ نەگەڕان تعمیر بکەینەوە ئێستاش لە 2014ەوە تا ئێستا ئەو خانوەمان ڕاگرتینە ئەمن نوێنەری ئەو خەرکەیمە دەدوازە مارن هەمویان تێگەیشتی ئەرێن خەتا لە تووە خەتا من هیچی تێدانە لەبەر ئەوەی حکوومەتە هەتا ئێستا هیچی بۆمە نەکردووە هەر ڕۆژێک لژنەک دێ ئینشاءڵە ئەو مانگەی نامانگەچی دی ئەو سار ناسار تا ئێستا ئەو خانانە ئەو هەماینە ئێستاش خانوەکان کۆن بووینە خاونەکان بنەو ڕووخان ئەکەون معنی ئەو سار ئەگەر عیلازەکی لێ نەکرێت سەد ئەو سار کەس نتوانێت ئێستا یەک لەبارە خۆم ئەو سار کە لێرە مایمەوە معنی بە ترسولەر زمایم و بەڕاستی معنی خانەکان ئەکەون ئەو خانە مواسەفاتی هەموو شتی جوان جوانی تێدایە معنی وچی ئەشکالێکی قەدیمی خەرک لۆ نمونەی دێ تەماشەون و عەجیان ناکات کەم جێمایە وەکو ئەو خانوەی کە پێ خەرک تەماشە و کاتێک کەوچی خۆی مایە معنی دەستکاری هیچ شتێکم نەکردیە ئەوە ئیبا و باپیرانە گونا هەتێک بچی بە خێمەکی ڕازیمە بە غورفەکی ڕازیمە کە سوکنایەکم هەبی یەک سوکنان بدەنێ وعدەبی ئێستا ئەمن عەزێکە ئەشیای لە ناو ماریش بەجێ دیرم بەس ئەو خانوە تێک نەچی گوناحە نەخانی من زۆر خانووی کەشعینەوەهانە شوێنەواری قەدی من گوناحە تێک بچن خەرکەکی بێگانە دەبرێن وڵی ئەو شارە شارێکی قەدیمیە و شارێکی کۆنا شارێکی گەورە و کوڕوانزێ بەچ مەشهورە غێر بەشتەکی شوێنەواری قەدیم خانووە کەلتوریەکانی ڕواندز ئێمە کاری لەسەر دەکەین کە لە ڕووی خاوەنداریەتیەوە یەکلای بکەینەوە بۆ ئەوی بتوانین ئەو خانوانە لە داڕمان بپارێزین و بتوانین وەکو شوێنەواری کەلتوری لە قەزای ڕواندز بمێننەوە بۆ مەبەستە ئێمە کۆبوونەوەی تایبەت لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانمان کردووە و بۆ وەزارەتی شارەوانی ئەنجومەنی وەزیرانمان بەرز کردوتەوە کە گرفتی مڵکایەتیان هەل بکەین دەمانەوێت ئەم خانوانە بە شێوەیەکی مۆدێرن ئەوەی کە لە ستاندەردی شوێنەوار ئێستا ئیشی لەسەر دەکرێت ئێمەش بەو شێوەیە ئەم خانوانە چاک بکرێنەوە بۆ ئەوەی هەم لە ناوچوون بیان پارێزین و هەمیش بتوانین ئیدامە بەو سیما جوانەی ئەو خانانە بدرێتن بەمە بەستی ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ قەزایەکەمان ببێتە داهاتێک بۆ ئەوەی بژێوی شارەکەمان لە قۆناغێکەوە بینە قۆناغیشتر کە ئێمە ئەو خانوانە ئیستیملاک کران لەسەر بەڕێوەبەرایەتی شارەوانی سۆران طبعاً ئێمە ئەو خەڵکە ملزەمە بین قەرەبوویان بکەینەوە بەوەی کە لیژنە پێشنیارەکاتن بە چ شێوەیە قەرەبوو بکرێنەوە ئێمە پێوە پابەند دەبین ژمارەی خانووەکانمان ئەوەی کە ئێستا مامەڵی لەسەرکراوە بریتە لە 10 خانوو بێگومان مەسەلەی قەرەبووکردن و خەمڵاندنیش ئەوە لیژنە پێک دێت